لێرە داشکان و ئۆفەری ژێ بۆ کەسانی کە سەردانی پێشەنگای نێودەوڵەتی سلێمانیەکەن بۆ ئەوەی کە بزانین چ کۆمپانیایەک لێرە بەشدارەوە ئۆفەرانەیان چین و باردۆخی بازار یاریمی کوردستان چۆنە و ئایا بەرهەمی ناوخۆ بەرهەمی دەرەوە چۆن کێبڕکی یەکترەکەن میوانداری هەرێک لە ئەدیب عەلی خاوەنی کۆمپانیای هەلا بۆ بازرگانی گشتی و شیرەمەنیمان کردووە هەروەها بەڕێز کاک شاڵە شوان وێنەری کارگەی دۆشاوی هەریر لەگەڵمانە خۆشحاڵین کە لەگەڵمانن لە پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی کاک ئەدیب لە بەڕێستەوە دەست پێ بکەمەوە چۆن بوو بڕیارتانە بەشداریە پێشەنگایە بکەن و ئاستی پێشەنگاکە چۆنە بینن تا پێشکی دەستپۆشیتان لێکم بۆ ڕێخەریان پێشانگایەکەەوە ئەلێکتان کێشاوە ئەم پێشانگایە کردنەوەی پێشانگا خۆی زەرورێتێکە کە ئەکرێت بۆ ناسانی بەرهەمەکانە بە هاوڵاتیان بەڵێ ینی کارێکی باشەکەەوە ساڵان ناکرێتەوە و چەند جارێکەکرێتەوە ئێمە هەموو جارێ بەشداریمان کردو لە پێشانگایە بە مەبەستی ناسانی بەرهەمەکەمان زیاتر بەرهەمەکەشمان بەرهەمی ناوخۆیە بۆیە زیاتر حەزەکەین بەشداری بکەین و شتێکی باشە کەکراوەتەوانی و بەشداریمان کردو زۆر باش ئەو چەند ئایتمتان لێرە خستۆتە ڕوو بەگشتی ئێمە کۆمپانیاکەی ئێمە مەسەرن بۆ بازرگانیە لە پاشان بەرهەمی ناوخۆ پێشکەش دەکەین بەرهەمەکەمان بەرەمی شیرەمەنی ناوخۆیە بەرەمی هالە تقریبان بە 30 ئایتم بەشداریمان کردووە بە 30 ئایتمی جۆرا و جۆر باش ئەو کەسانی کێن لێرە سەردانتانەکەن هیچ ئۆفەرێکتان هەیە بۆیە بەڵێ زیاتر ئۆڤەرمان بۆیان هەیە هەدی تایبەتیان نەدەینە پیکەوەی کە دێن بۆ ئێرە کیسی مەسەرن تایبەت بە بەرهەمەکانی خۆمان کیسییان هەیە هەدیە پێشکەشیانەکەین بەڵێ بەرهەمەکانیشان پێ ناسێن مەجای شتیای بەرەمەکانتان تێست بکەن تامی بەردەوام کۆسمانداناوە بۆ هەموو جۆرەکان هەموو جۆرەکان بەگشتی ئەوەی کە من بینیم لە پێشەنگاکە لە بەشەکەی ئێوە بەرهەمی جیاواز و جۆرا و جۆر خراوەتە ڕوو زیاتر تەرکیزتان لەسەر چ جۆرە بەرهەمێک بۆ بە خەڵکی بناسێنن زیاتر بەرهەمەکانمان وەکو پێم وتی کۆمپانیەکەی من بازرگانی عامە بەڵام لە بواری خۆراک کارەکە بەڵام زیاتر شیرەمەنیە بابەتی ماستە لەگەڵ دۆ لەگەڵ پەنیر ئەم بابەتانە تا چەند گرنگیتان بە کوالیتییاوە زۆر بەرهەمانی خسووتانتە ڕوو لە ڕووی کوالیتیەوە چۆن گرنگیتان پێیاوە بەردەوام بیر لە کوالیتیەکەینەوەنێ الحەمدوللا لە بازاڕیشا بەرهەمەکەمان ناسراوە و خەڵکیش لێ ڕازیە ئەوش بۆی کوالیتیە باشەکەی کەەوە زۆر گرنگی بە کوالیتیە دەین کە هاوڵاتیان لێ ڕازی بن زۆر باشە گرنگە لام بپرسم تا چەند خەڵکیش بە دوای شتی کوالیتی ئاگەرە بەڵام وەلای کاکشاڵا و دواتر ئەو پرسیارت لێ یەکەمەوە بۆی مەبەستمە وەڵامەکەین دەستکرد کاکشاڵا و ئێوە خاوەنی یاخود نوێنەرێتی کارگەی دۆشاوی هەریرەکە لە سلێمانی بەخێر بن بۆ سلێمانی چۆن بوو بەشداری پێشەنگای نێودەوڵەتی سلێمانیتان کرد و ئاستی پێشەنگاکە چۆنە بینن سەرەتا بەناوی خوای گەورە سپاس بۆ جەنابتان لەوە دەرفەتەی کە بێمەتان بەخشی خۆمان بە خۆشحاڵە زانین لە بۆ جاری دووەمە ئەمە لە شاری سلێمانین بەشداری پێشەنگامان کردیە بێشک بەشداریکردنی پێشەنگایەکی لەو شێوازە گرنگجی و تایبەتمەندی خۆی هەیە لە بۆ هەموو کۆمپانیایەک و هەموو کارگەیەک و بەلاخەس کارگەکانی خۆماڵی بۆی بتوانین ئەمە بەرهەمەکانی خۆمان بە خەڵکی بناسێنین کە ئەمە کارگەکی خۆماڵینە بەدەستی کاری خۆماڵی بە بەروبوومی خۆماڵی کار دەکەین و دەیدەینە بازار بۆی خەڵک بگەڕێتەوە سەر بەرهەمی خۆماڵی فێرە بەرهەمی خۆماڵی ببین بەکاری بینی زۆر باش کاک شاڵە تەوەن لە بواری دۆشاوە ناوەکی خۆی بەخۆی کارگەی دۆشاوی هەریر تەنها یەک ئایتمتان هەیە بەس دۆشاوی تەماتە لێرە ئێستا بەڵێ بە تایپی جیازیشەتانە بە کیلۆ نیکیلۆیان ئێستا تەنها بەس دۆشاومان هەیە بەڵام لە بەرنامەماندا ئیشەڵا گەر پشتیوان بی چەند ئایتیمی تکەمان دەبی خەتی تکرمان هەیە لە کارگای شەڵا بە پشتیوانی خوا و خەتانەش بەگەردەخین زۆر باش ئەو کەسانی لێرە کە سەردانتانەکەن لە پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی بەسمان لە هاوڵاتی و بازرگانوە کەسی تر بێ هیچ ئۆفرێکتان هەیە بووی بێشک ئۆفەرمان هەیە ئەمە تەنها دۆشاوە ئۆفرەکەشمانەوەی دیاریان پێ بەخشین بۆی بیبنەوە تێستیکەن و بزانن کوالیتی بەرهەمەکەمان کووە باشە لە ڕووی کوالیتی بەرهەمەکەتانەوە چەند گرنگیتان بە کوالیتیەوە چەند مادەی حافیزە پارێزەری تایەکە تا ئاستێک گونجاو نیە هیچ ئەو بەرهەمەکەتان چۆنە لە ڕووی بەرهەمەکەمان بە خۆشحاڵیەوە بەبێ مەوادی حافیزەیە 100% لە تەماتەی سروشتیە تەماتەی جوتیارانی کوردستانە بەبێ جیاوازی ناوچەکان تەماتەی جوتیارانمان وەرگرتیە و هەوڵماندایە باشترین کوالیتیمان هەبی بتوانین منافەسەی ئەو جۆرانە بکەین کە ئێستا لە بازاری کوردستان هەیە هەموو هەوڵێکمانەوەی باشترین کوالیتی پێشکەشی هاوڵاتیانی خۆمان بکەین زۆر باشە مەبەستمە بێ تا چەند خەڵکیش گرنگی بە بەرهەمی ناوخۆیەیە
ئەچمۆ لای کاگەدی ئەو پرسیارشم لا گرنگە بێت کاگەدی پرسیاری کرد تا چە خەڵک بە دوای شتی کوالیتی ئاگەڕێ زۆر بەدوای کۆلەتی ئاگەڕێ ئاتر هەموو کەس حەزەکات بەرهەمەکەی بەرەیە بکڕێکە کۆلەتی باش بێ و ڕووی خاوێنی شۆ بەنسبەت بە بەرەمی ئێمەوە ڕووی خاوێنی شۆ باش بێت ئەم خاوێنەکەی گرنگە ئەم کوالەتەکەشی گرنگە واتە ئاسایە خەڵک کوالیتی بکاتە قوربانی نرخ یعنی کوالیتیەکە چەند بار بێ گرنگ نەبێت نرخ چۆنە وڵای هەندێک تا هەندێک کەسێ بە دوای کۆلەتی ئاگەڕێ بەردەوامی هەندێکی شێ زۆرتر نرخ لێگەداتەوە سەبار بە پشکنینی بەرهەمەکان ئەو بەرهەمانەی ئەوەی خەنە ڕوو هیچ پشکنینێکی بۆ کرێ دڵنیا بنەوە لە جۆری ئەو مادانەی تایە بەکارێت لە ماوەی ئەکسپایر بوونی هیچ گرنگیتان بۆ بابەتەیە ئەمە خۆمان هەر لە کارگەی خۆمانە بختەبەری هەیە بەش کە هەموو ڕۆژانە نمونەی لێوەرەگیرێت کە خۆمان بۆ خۆمان بەرهەمەکە پشکنینی بۆکەین الحەمدلله سەرکەوتوو هەموو ڕۆژێ ئینتاژ دەرەچێت و زایدن هەموو مانگانش دێن لە ینی جێتی بەرپرسەوە یەن نمونە بن سامپڵە بن الحەمدلله تا ئێستا هەر کۆیەتی باش بوو هیچ کێشێکیمان نەبوو کاتێک بەرهەمی سپیایی بەشێکی ئایتمەکانی ئەوە پێکەێنێ لە پەنیر و ماست وەندێ بابەتی دیکە من بینیم لە بابەتی شیرە مەنیوانە زۆر جارەمانەی ئەکسپایریان نزیکە ینی ماوەی ئەکسپایر بوونیان کەمە ئەگەر بێت و ئەم بەرهەمانەی ئەوە ئەکسپایر بێ لە بازار خۆتان کۆیەکەنەوە و ئەیبەنەوە لە ناوێ بەنیان وازی لێنە چۆن ساکرێت و ساکرێت ئێمە ساختکردنی بەرهەمەکان لە سەرشانی کۆمپانیە کە ئەچەی گەێنێ بۆ ئەو سوپەرمارکێت و مارکێت و شتەکان تەمان ئەگەر تعاملکردن لەگەڵ شیرەمەنیشتە بۆ 21 ڕۆژە ینی زۆر قورسە کاتێک پەنیر باشترە مەسەن ئەو پەنیران بۆ 6 مانگن بەڵام باری ماستەکان کە بۆ 21 ڕۆژە تعاملکردن لەگەڵ یا زۆر قورسە بۆ بازار الحەمدلله چونکە بازاری بەرهەمەکانی ئێمە خراپ نییە ڕووی فرۆشەوانێ کەم ئەکسپایریشمان ئەبێت ئەگە ئەکسپایرێکیشمان هەبێ خۆمان لە بازارە کۆیەکەینەوە ئای خۆتان ئەکسپایرکەوت کابێنێتەوە شتێکی باشە دەست خۆش کاک شاڵە پرسیاری ئەوم کرد تا چە خەڵک گرنگی بە بەرهەمی ناوخۆیە بۆ کاتی کڕینی بەداخەوە ئێستا خەڵک بە دوای نرخە ئەو بەرهەمانی کە نرخیان کەمە ئەوەش دەگەرێتەوە سەر بار و گوزەرانی خەڵک کە ئێستا کوردستان بەداخەوە تێکەتیە و ئەوەی کامل لێرە تێبینیم کرد لەو دووجارەی لە شاری سلێمانی بووین وەکو کارگەی هەریر خۆشحاڵ بووین خەڵکی شاری سلێمانی خۆشەویست زۆر تامە زۆری بەرهەمی ناوخۆیە سلێمانی خەڵک بە دوای زۆر بەڵێ ینی دقەتمدا زۆر بە دوای بەرهەمی ناخۆی دەگەڕێن و پێی خۆشحاڵ بوون کە بەرهەمی ناخۆییان لە پێشانگایەکان دیت ئەوەش لە بۆمە خۆشحاڵیە کە خەڵکی خۆمان حەزی لە بەرهەمی ناخۆیە سەبارەت بە کوالیتیش حتمما کوالیتیش دەور دەبینی خەڵک بەرهەمە کوالیتی بەرزبی لەگەر بەرهەمە کوالیتی خراپبی کوالیتی بەرزەکە ئەو لەوێتی زیاترە لایەن خەڵکی پرسیارێکم مەرجە هەرچی بەرهەمی ناوخۆ بوو کوالیتی باش بێ ڕەنگە ئەو کارگەی ئەو شوێنی کە بەرهەمی هێنێ ڕەچاوی کوالیتێکەشی بکە مەرجێتە بەرهەمی ناوخۆ بوو کوالیتەکەی باش بێ نا لەوانە ئێوانەبی مەرج نییە باش باسی بابەتێکمان کرد بۆ وەک ئابوورناسێ بۆ لامۆ گرنگ بوو بابەتی نرخ کێبڕکەی نرخ زۆرجا بەرهەمی ناوخۆ کە شکستێنێ پەیوەندی بە کێبڕکەی نرخەوەی لەگەڵ بەرهەمی هاوردە بەرهەمی هاوردە هەرزانترێکەوێت تاکو بەرهەمی ناوخۆ ئەو فاکتەرانە چین کە بەرهەمی ناوخۆ تێچۆکەی زۆر بێ حەزەکەم لە ڕێی شاشەوەی بەڕێزەکەتانەوە ئەو گلەیە بکەم لە حکوومەتی هەرێم کە پاڵپشتی نەک هەر کارگەکەی مەناکە هەموو کارگە ناخۆیەکان مەفروزە لەسەر حکوومەتی هەرێم پاڵپشتی تەواوی کارگە ناخۆیەکان کە بۆ بتوانین بەرهەمەکانمان نرخەکەی منافەسەی ئەو بەرهەمە بکەین کە دێتە کوردستان چکامە هەندێک شت هەیە وا لە بەرهەمەکەی مەدەکە نرخەکەی زۆر گران لەسەرمە تێچۆکەی زۆر گران لەسەر مەربۆستی بۆ نمونە نرخی کارەبایە نرخی گازوای لە ئەوانە دوو دەستی کار هەروە ئەوانە دوو شتی زۆر گرینگن کارەبا و گازوایل کە ئەگەر حکوومەت پاڵپشتی کارگە ناخۆیەکان بکە بێشک تێچۆکەی کەم دەبتەوە و نرخەکەشی منافەسەی بەرهەمەکانی کە دەکە کە لە بازارەکانی کوردستانی هەیە باشەکە بۆ حکوومەت نرخی گازوایی بە نرخێکی پاڵپشتی کراو باوێ یاخود نرخی کارەبا شتی کارەبا دابەزێنێ چەند کاریگەری بێ لەسەر نرخی کاڵاکەی ئێوە لەوانەیە ئەگە بە نسبەبی 150 تا 175 کاریگەری هەبی تێچۆکەی کەم بکرێتەوە نرخەکەی بتوانێت نرخەچی وابی بە دڵی هاوڵاتیان بی ئەگە بۆ کیلۆیەک دۆشاوی ئێوە لەگەڵ کیلۆیەک دۆشاوی هاوردە کە دڵنیام کوالیتیەوە باشترە و بەرهەمی ناوخۆیشە نرخەکانیان چەند جیاوازی هەیە
ئێستا لەو ئێستا لەم حاڵەتی دۆخی ئێستەیە. لەو دۆخی ئێستا نرخەکان جیاوازی هەیە یعنی بەڕێژی لە 100 چەند بەنزیکەی لە 130 40 نزیکەی 140 جیاوازی هەیە واتەگەر گازوایل و کارەبا نرخەکەی بێتە خوارە و ڕێک کێبڕکەی بەڵێ بەرهەمی هاورداکە بەڵێ. ئەم کوالیتیکەشی باشتر بێشک باشە بۆ دروستکردنی دۆشاو کارگەکەی و پشت بە بەرهەمی کوێ بەستێ کەرەستەی خاڵ بەست وەکو بەرهەمی تەماتەکە خۆی ئەو تەماتەی کە جوتیارانی کوردستان لە ناوچەکانی کوردستان هی ناوچە جیاوازەکان وەرە هەمووی بە شەرتێک ئەو تەماتەیە بگونجێ چکاوە ئەو تەماتەی کە دەیکڕین یان کە دەینن لە بۆ کارگەی سەرەتا پشکنی لە بۆ دەکرێت بەڵێ ئایا ئەو تەماتەیە برێکستەکەی تەواو دەگونجێ لە بکرێتە دۆشاویاننا چکەمە تاقیگەیەکی مۆدەریشمان هەیە لە ناو کارگەی خۆمان سەرەتا پشکنی لە بۆ تەماتەکە دەکرێت کە دەیهێنین لە بۆ کارگە ئەگەر بگونجێ تەماتەکە وەردەگیرێ بەڵام ئەگەر نەگونجێ ئەو تەماتەیە وەرناگیرێ پشکنی لە بۆ دەکرێت ئەو کاتی تەماتەکە دەکردرێ کارگەکەیەوە بە نزیکەی ڕاستە و خۆ چەند هەلیکاری ڕەخساندۆ ئێستا نزیکەی بە خۆشحاڵیەوە نزیکەی 100 هەلیکارمان ڕەخساندیە هەمووشی هی ناوچەی هەریرە بەڕاستە و خۆش بەڵێ بەڕاستە خۆ تۆ بە ناڕاستە و خۆ تۆ لە جوتیارێکی تۆش دەرفەتی کارە بۆ ئەو بەڕاستە خۆی نزیکەی 100 کەس لە کارگە کار دەکات پرسیار مەبەستە لام جگە لە دۆشا و بەرهەمی ترتانە بەیانە بەڵام بە بچمە لای کاگەدی دوای ئەو پرسیارە لا مەبەستە های جگە لە دۆشا و توانین بەرهەمی ترمانەوە تایبەت سروشتی کوردستان لەبارە بۆ هەندێک بەرهەمی میوە و بابەتی سەوزە و بابەتای دیکە کاگەدی ئەم جۆرە پێشەنگایەنەکەەوە بەشدار بوون تا چەند پێتان وایە خزمەتێکە کا بە ناسانی بەرهەمەکانی ئێوە 100% ناسانی باشەکە چونکە ئەو کەسێک خۆی کردنەوەی پێشەنگاکە بۆ ئەوەیە کە ئەم بەرهەمەکان هەوڵەتیان بناسێنرێت ئێمەش قەناعەتمان وایە ناسانێکی زۆر باش بازاری سلێمانی بازارێکی چۆنە بەگشتی بنسبەت کۆمپانیای ئێمە الحەمدولله خراپ نییە بەس باشە لێ ڕازین تەحەدی تەنها لە سنووری پارێزگای سلێمانی بەرهەمەکانتان ساکردنیان ڕەوانی شوێنەکانی بەرهەمەکانی ئێمە ئەچێتە قەزانەحەکانی سلێمانی هەمووی ئەچێتە هەولێر کەرکووک کەلار بۆ پارێزەکانی خواریشەوە ئەینێرین سلێمانی سنتەرە بۆ سنتەری سلێمانی ئێمە زۆر باشی شمالێ کردەوە چۆکم کارێکەمان لێرێ بە باشی زانی کە لێرە بڵاوێتەوە باش سلێمانی گونجاوە بۆ سنتەر بوونە بۆ ئیشوکار زۆر باشە لەخوا بە زیادە چیوە ئاکا سلێمانی باشتر بێت بۆی کە سنتەرێکی باش بۆ کاروباری بازرگانی بەدیاریکرد وڵای بێ حکومەت پشتگیرێکی سلێمانی بکاکەوە ینی هانی بە کەرتی تایبەت بات کە بەرهەمی ناوخۆ پێش خات دەستی و کارگانە بگرێت کە هەلی کاریان ڕەخساندۆ بۆ شاری سلێمانی کە بەرەو پێشەوە بڕوات تەمەن هاوکاری ئەو کۆمپانیانە بێ ئەو کەرتانە بێکە کەرتی تایبەت پێشەخەن سوودی بە سلێمانی بێت وەکو بازرگانان هیچ کات حکوومەت بانی کردوون دانیشتتان لەگەڵا بکا بڵێ کێشە چیە چۆن پەرە بەکاری بازرگانی بین لەمەسوورە زۆر بەکەمیان نێو گلێمان هەبووە بەردەوام هەبووە لەوەتی ئێمە کۆمپانیامان هەبوو یەک جار بانیان کردین بەڵام کە بانگشتانەکەن هەر بۆ پرسۆ ڕاوێژەکە ئەنجین وەکو هاوکاریەکی هیچمان بۆ ناکرێت چ شتێک بۆ زەرورە بۆ ئێوە بکرێ بۆی هەم نرخی کاڵاکانتان کەمێک مناسبتر بێ یان جموجۆڵی بازرگانەکەتان ئاسانتر بێ ڕێوشوێنەکەی ئەوەی کە زەروریە یعنی دابیکردنی گازە بۆ کارگەکان چون کارگەکان هەمووی بە کارەبای شەکە کارەباش ینی زۆر زۆر زەروریە بۆ کارگە کارەبای نەبێت ناتوانانی شکات ئەوان لەجێ کارەبای بە مۆلیدەیش بکەیت بۆ ئێمەستا ئێمە ئەم بۆی دوو جار زەختمان لەسەرە جارێک بۆی مۆلیدەوە جارێک بۆی بۆیلەرەوە تێچێکی زۆر بە گازە برێت ینی پێشتر حکوومەت کە هاوکاری زۆر کارگەیە کرد وەکو زۆر شتی تریش کە بە گازی شەکرد هاوکارێکی گازێکی بۆ دابی نەکرد بە سعرێکی زۆر کەم ئێستا دەمێکە ئەو هاوکاریانە نەماوە بۆ معمەلی شتەکان هەر نەبوو بۆ ئیشی بچووکتر هەبوو بەڵام بۆ کارگەکان نەبووە هاوکاری کارەکان کرێ گازیان بۆ دابین کرێ تێچووی کارەبایان بۆ کەم بێتەوە چووکمە ئەو جیازانە بە کارەبایەکی زۆری شەکەن کاتێک کارەبا بۆ گرانیە ئەوەش خۆی کێشێ و هاوکارە نییە بۆ پاڵپشتێکی باشە نییە بۆی کە بەرهەمەکەت بەرەو پێشەوە بڕوات زۆر باش کاک شاڵاو باسی ئەو کردوتم جگە لە خەتی بەرەمێنانی دۆشا و بڕیارە هیچ بەرهەمێکی ترتان هەبێ وەکو بەرهەمی ناوخۆی ئێمە ئێستا سەرەتا لە هەنگاوی یەکەم دۆشامان هەیە دۆشاوی تەماتە پشتیوان بەخوا لە هەنگاوەکانی تریشمان ئینشاڵا خەتی ترمان هەیە لە کارگە خەتی شەربەتمان هەیە شەربەتی سروشتی دەتوانین خەتی سرکەمان هەیە عینەن سرکەی هەنار دروستکەین ئەوانە چەند خەتێکن
لە بەرنامەمان هەیە کە دواتر ئەوانش بەگەڕ بخێن و بیخینە کار. بەرهەمی دۆشاوی کارگەی هەریر بەڵێ ئەتوانێت چەند ڕووماڵی بازار بکە، یعنی ئەوگەر حکومەت بڕیار بە دۆشاو هاوردە نەکرێت بەڵێ ئەتوانێت چەندی بازار پڕ بکاتەوە. دەتوانین بە نزیکەی 150 بازار ئەمە لە 150 بەڵێ ینی ئەتوان بە تەنها کارگەی دۆشاوی لە 150 دۆشاوی کوردستان ئێستا لە بەرنامەمانە بە زیادکەین بەرهەمێنانمان زیاد دەکەین ڕۆژانە. ئێستا حالیان 20 تا 25 تن بەرهەممان هەیە ڕۆژێ، بەڵام خەریکی نۆژەنکردنەوەین و زیادکردنین بتوانین بەرهەمەکەمان زیاد بکەین. باش تا چەند پارێزگاکانی ناوەڕاست و باشووری ئێران یەکمان بازار عێراق بازارێکی لەبارە بۆ ساختنی بەرهەمی کاڵای تورکی و ئێرانی وڵاتانی تر تا چەند بازارێکی لەباری شەوێ بۆ ئێوەمانان بە تایبەت بۆ بەرهەمی ناوخۆی هەرێمی کوردستان بەمانایەکتر خەڵکی ئەو ناوچانە خواستیە لەسەر کاڵای هەرێمی کوردستان. تا ئێستا لەسەر کاڵایمە بە تایبەتی خواستە چوار لەسەر نەبووە، بەڵام لە هەوڵدان کە بتوانین بیگەینە بازارەکانی خواروی عراقیش بۆی خەڵک بزانێت کە بەرهەمەشی ناخۆی عراقی هەیە، چونکە بڵێ بەرهەمەکەمان هەر بە عراقی حسابە بەڵێ بتوانن کە بیبینن بەرهەمەشی عراقی هەیە لە بازار بەکاری بێنن. ئەوەندەی خەڵکی و ناوچانتان بینی بێ لایەن باش بووە لایەن باش بڵێ فیدباکیان هەجاکرۆ بەکاری کەسێک هاتیە داوای کردووە کە بتوانێت ببێتەوە چیرمان لە بازارەکانی خواروی عراق. ئێستا تقریبا لە گفتوگۆداین لەگەڵ چەند کەسێک بۆی بتوانن بەرهەمەکانمان بنە بازارەکە. گەشتی خۆتان گەشتونەتە بازار عێراقیان بەربەست هەبووە؟ ئێمە تقریبا ساڵەکە کارەکەمان دەست بەکار بووە، دوای ئەوەی کە بەڕێز وەزیری کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئەو بە فەرمی کارەکەمی افتتاح کرد تقریبا ساڵەکە ئەوەندەی کە کاریشمان کردیە لە بازارەکانی خۆمان دایتمانە بازارەکانی هەولێر و بە حەزش دەکەین ئێستا لە بەرنامەمانە بینی سلێمانیش چکە خەڵکی سلێمانی زۆر تامەزۆرەی بەرهەمی ناوخۆیە بێگومان بەرهەمی ناوخۆیان. باسی جۆری تەماتەکانە کرد، هیچ تۆوێکی دیاریکراو هەیە یان خۆتان بیرتان لەو کۆتۆ تۆی دیاریکراو بن بە جوتیارێکی دیاریکراو بۆی ئەو تەماتێتانەی ئەو بەرهەم بێنێ؟ بەڵێ هەبووە، تۆمان دایتە چەند جوتیارێکی بەڕێز تایبەت بە دۆشاو، چکەمە ئەو تەماتەی خۆماڵەی کە هەیە لە بازار تەماتەی کوردیشمان هەیە، ئەو تەماتە کوردی کە هەمومان دەزانین تۆزە گڕنیە ئەویان لە بۆ دۆشاوی تەماتە نابی، چکە ئاوی زۆرە کە ئاویشی زۆربی حتمما بریکسەکەی کەم دەبتەوە و ئەو توندیە کەمە دەمانەوێت دۆشاوەکە تونبی وا نابێت زۆر شل دەمی. زیاتر لای ئێمەوان ئاساوەرد تەماتێک ئاوی زۆر بوو بۆ دۆشاو باشە ناڵێن باش نییە، بەڵام کوالیتەکەی باش نابی، چکە بریکسەکەمە دەمانێت بریستەکەی 28 دەرچی ئەو بریکسەمان ناداتێت کەمتر لە بریکسەکەی ئەمە پێویستمانە کەمترمان دەداتێت حتمما دۆشاوەکە شل دەبی دەنا دەشێ ناڵێن لە بۆ دۆشاوی نابی، چکە ئەمە زمانی قەدیم هەر ئەو تەماتە کوردیە بۆ کردیتیانە دۆشا و دایانە لەبەر ڕۆژ و هەتا ئەوە بۆ دروستیان کردیە، بەڵام ئێستا ئەو دۆشاوی کە ئەمە دەمانەیە ئەو بریکسەی کە ئەمە دەمانەیە وەکو کارگەی هەریر ئەومان ناداتێ ئەو تەماتەیە. بەڵاو بۆ من جێی سەرنج بوو لە ڕاستی بەڵێ ناوزای تەماتێکە گەر ئاوی زۆر بیتر زۆر لەبارە بۆ وا دەرناچی. ئەر لە کارگەکەی خۆتان تاقیگەتانێ پشکنین بەڵێ تەماتەکەمان هەیە پشکنین لە بۆ تەماتەکە دەکرێت سەرەتا جگە لەوەش کە دۆشاوەکەشمان دروست کرد پشکنی لە بۆ دەکرێت بە چەند ڕێگایك پشکنی لە بۆ دەکرێت جگە لەوەش لە تاقیگەی ناوەند لە هەولێر کە سەر بۆزای تەندروستی حکوومەتی هەرێما لەویش ئاینەن پشکنین دەکرێت ئەو کاتی دەیدەینە بازار تا پشکینەکان دەنەچی ئەمە بەرهەمەکەمان نادەینە بازار. زۆر باشە سپاس بۆ شاڵاوشان نوێنەری کارگەی دۆشاوی هەریر هەروەها ئەدیب عەلی خاوەنی کۆمپانیای هەلا بۆ بازرگانی گشتی و شیرەمەنی کە لەگەڵمانە بوون بێگومان نێوەش دەتوان سەردانی پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی بکەن لێرە ئۆفەری زۆر باشەیە ئەتوانن هەدیە و دیاری لەگە خۆتانە ببنەوە ئەوەشی پێویستانە تا هەستێک لە هەندێک شوێنەکان بیکڕن بە داشکانێکی کەمتر و دڵنیابوونەوە لە کوالێتەکەی بۆ هیوایی کە ئابوورێکی باشتان هەبێ هەر شاد.